من نازانم ێستا ئەو ڕۆشنبیرانەی کە هەوڵیانەدا خەڵک قەناعەت پێ بکەن چێ بۆ بەردەم سنووقەکانی دەندان ئێستا دوای ئەوەی کە هەڵبژاردنەکە هەمان تاس و حەمامی پێشووترە نازانم بە خەڵگەڵێن چیانی نازانم تەبدیلەکانیان چۆن ئێستا پێناساکەن نازانم ڕووی خۆیان چۆن پیشانی خەڵگەیان کە بە خەڵکیانەوە بچن بۆ دەندان بەڵام دەندانەکە ڕوویدا ئەوەی کە چاوەڕوانەکرا هەر ئەوە بوو کە ئێستا لە وەزیەتی سیاسی کوردستانە بۆیە بە بڕوای من تۆ تەماشاکە مانگی 12 هێشتا معاشی مانگی دەنەدراوە یعنی سادەترین شت چاوەڕوانیش ناکرێت بۆ زوانە حکوومەت پێک بێت ینی پەرلەمان حزبێکی سیاسی اتفاقات بکەن و حکوومەت پێک بێن و سەرنجام جواب بە پێداویستەکانی خەڵک ئەگەر بتوانن بیدەنەوە جواب بیبنەوە لە بەرەوەی کێشەیەکی بەقووە بەهێزان ئەگەر قەرار بێ هەنگاوێک بە قازانجی خەڵک پرسیارێ شتێک بچێتە پێشەوە ڕەبتی بە ڕادەی ئامادەی و خۆپیشاندان و یەکگرتووی خەڵک و چاوکراوەی خەڵکەوە هەیە فقط ئەوە ئەتوانێت شتێک بخاتە سەر شتێ بۆ خەڵک ئەگینا چاوەڕ لە چاوەڕوانی ئەوەی کە خۆی ناوناوە ئۆپۆزیسیۆن کەسێتە دەرەوە دوو کورسی ڕات بۆم بلا بە هەر حاڵ و سیناریۆیە کە 30 ساڵی ڕابردوو خەڵک تەجروبەیان کردو هیچیان دەست نەکەوتووە چاوەڕوانیەک بە بڕوای من خۆشخەیاڵیە هیچی تر نییە